دەستگای خێرخوازی سۆمای چاوان بە هاوکاری خێرخوازان هەستاوە بە ئامادەکردنی 1100 سەبەتە خۆراک بۆ خانەوادەی هەژاران و کەم دەرامەتان و لەلایەکی دیکەشەوە بۆ ئەو خانەوادانەی کەوا سەرپەرشتی منداڵی بێباوک دەکەن. هەر سەبەتەیەک خۆراک پێک هاتووە لە 9 مادە یاخود 9 بابەتی جیاواز ئەوانە کە لێرەدان دراون سەرجەم ئەو 9 بابەتەیەکەوە لە هەر چیسەیەک سەبەتەدا ئامادە کراوە. فردەیەکی برنجی 10 کیلۆیی، ساوارێکی 5 کیلۆیی و شەکرێکی 5 کیلۆیی و مریشکێکی بەستوو، 2 قوتو ئاوی تەماتە، 2 دەبەی زەیت و شەربەت و فاسولیا 2 چیسە و دەرمانساژ 2 چیسە. لە هەر یەک لە سەبەتە خۆراکەکان لەو 1100 سەبەتە خۆراکی ئامادەکراوە هەموو ئەم بابەتانەی تێدا و لە خۆ دەگرێت کە ئەمڕۆ دابەش دەکرێت بەسەر 1100 خانەوادەی بێباوک و هەژار و کەم دەرامەتان. نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی سۆمای چاوان بە هاوکاری خێرخوازان لە کۆتا ڕۆژەکانی مانجی پیرۆزی ڕەمەزاندا سفرەی 1100 خانەوادەی بێباوک و هەژار و کەم دەرامەتی بەسەر کردەوە. ئەمڕۆ سۆمای چاوان لقی هەولێر هەڵدەستێ بە دابەشکردنی سەبەتەی خۆراک. ئەو بڕە سەبەتە خۆراکەی کە دابەش دەکرێت بریتێ لە 1100 سەبەتە خۆراک. یەکەم ینی بەشی سەرچەکەی دەدرێ بەو هێتیمانەی کە لە سۆمای چاوان کەفالەتیان هەیە و کەفالەت کراون و ئەوەی کە لە سۆمای چاوان زیاد بوو دەیدەین بەو هەژارانەی کە ئەهلی زەکاتن. سەرپەرشتیارانی منداڵانی بێباوک دەڵێن بەهۆی خراپی دۆخی داراییەوە گەر دەستگای سۆمای چاوان هاوکارمان نەبێت سفرەکانمان خاڵی دەبێت و ناتوانین پێداویستی منداڵەکانیشمان دابین بکەین. داواژ لە خێرخوازان دەکەن زیاتر هاوکاریان بن. زۆر مەمنونتانین خوا خێری هەموو خێرخوازان بنووسی دەستگای سۆمای چاوان و هەموو سەرمایەدارەکان ئەوەی کە دەستی فەقیری دەگری و دەست لۆ هەژاری درێژ دەکا خوا لە دنیا و لە قیامەت دەستی بگرین نمونەتان زیاد کە ئینشاءالله هەموو دریان نەرمی بەرامبەر بە فەقیر و هەژاری. فەقیر و هەژار لە کوردستان گەلێک زۆرە دەبی ئەوان ببنە بابی مەبابی ئەو هێتیمانە و جێبابیان لۆ بگرنەوە و نەقستانیەکانیان پڕکەنەوە ئینشاءالله. خوا خێرتان بنووسی خوا گەورە پاداشتان داتەوە وەکو ئەوەی کە سۆمای چاوان یارمەتیمان دەداتن ئەم کوڕەکەم نەخۆشی درێژخانی هەیە. ئەم ماگانەکە پارەکان مۆنە دەگرم لە سۆمای چاوان یەکسەر دەچم بە عیلاج دەدەم لە کوڕەکەم. یعنی سۆمای چاوان پڕی کردەوە خوار ناگری. خوا خێران بنووسی پاداشتیان بداتەوە یا ڕەب. زۆری جێشۆمان لەبە دەگرتین یا ڕەبی خوا خێری هەمویان بنووسیت لەبەرەوەی ئێمە هەموو داکەتیون ئەگەر خێرخوازان یارمەتیمان نەدەن بەخوا هیچمان نییە بیخۆین خوا ئاگای لێیە. خوا خێریان مرسی نمونێشیان هەر زۆر بیتن بە ڕەحمەتی خۆی خوا ڕەحممان پێ بکاتن خواتی باشە لەگەریان بکاتن لەبەرەوەی یارمەتی چار هەتیوی دەدەن چار داکەتیوی دەدەن مەمنونیان خوا خێریان بنووس. دەستگای خێرخوازی سۆمای چاوان بە هاوکاری خێرخوازان توانیویەتی لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا هاوکاری مادی و خۆراک بەسەر سەدان خانەوادەی هەژار و نەخۆش و منداڵانی بێباوکدا داباش بکات. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.